بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی ڕەمەزانی زانایان لە خزمەتەوەی ئاز و خۆشەویستین و لە ئەڵقەی دووهەمی ئەم بەرنامەیە لە خزمەت مامۆستای خۆشەویستمان جەنابی دکتۆر مادیح مەلا محەممەد بەرزیەوەیی و لە بەشی دووهەما لە خزمەتتان نابین. فەرمونون ماوەسەگیانەی خوا بەخێر بن. سپاسانەکەین جەنابشتان بەخێر بێن، ئەزیزتان چێشە. یەکێک لەو شتە جوانانەی ئەم مزگەوتەتان مامۆسا فەزلی خوای الحەمدولله، ماشەڵڵا زۆر جوانە. ئەوەیە کە جەناب فەرموو بەشی دووهەمی خواروی. بەڵێ قاعشی هەیە لە خوارێ هەمان ئەم قەبارەیە بۆ مەناسبەتی ئاینی بەکاردێتن بۆ جێژنەکان و بۆ تەعزیە و باسی جەژن کرد کە فەرمووت نانی جەژن لێرە ئەخورێت. عادەتێکی قەدیمی زۆر جوانی کوردەواریە کە لێرە ئەمە هەتا لە تەعزیەکانی شەتا ئەو ساڵانەی ئەخیری هەروە بوو. خەڵک لە ماری خۆشی وەکرد و صاحبی تەعزیە هیچ مەصرفی ناکرد، هەر کەس مەجمەعی خۆی دیناوە و سێ ڕۆژی تەعزیەی میوانەکانی تێ بەڕێ ئەکرد، هەر بە اقتدا بە سنەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم اصنعوا لآل جعفر طعاما. سنەت وایە ملەتی کورد هەروها هەمووی لەسەر سنەت ڕۆیشتیە. مامۆستانی قەدیم دینیان باش بە عالەمێ گۆتیە لەسەر دەستوری قەدیم و سنەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم. هەر کەس لە ماڵی خۆشی و نانێ کرد و لەلای ئەفرەتانیشیانە برد و لەلای پیاوانیشیانە برد. ئەم عادەتە ماوە ئێستا شەرمایە الحەمدولله لە جێژنەکان. لە جێژنەکان ئێستا بەیانی جێژنە هەردوو جێژنەکانی ڕەمەزان و قوربانەیە کە خەڵک لێرە نوێژی جێژنەکە ئافرەتان لە ماڵی خواردنی حازرەکان و بەیانی گەنجەکان هەر کەس بە سینە دینیتن چی لە ماڵی حازر کردی ئەو و یەک سفرە ڕادەخسترێ و خەڵکی گوندی هەموو پێکەوە وەکو یەک عایلە یەک ماڵ پێکەوە چێشتی بەیانی خۆن. طبعاً زۆر ئولفەت و محەبەت و برایەتی بەهێز دەکاتن، زۆر خۆشەویستی و تەبایی لە بینی خەڵکی دروست دەکاتن. هەم سنەتێکی دینیە و هەم شتێکی کۆمەڵایەتی و شتێکی زۆر چاکەزار. الحەمدولله لەسەری بەردەوامین، ئینشاءالله هەر بەردەوامیش بین لەسەر لە سوورە جوان. مۆسیقە دەفەرمووە چاڵە دەستپێن بەرنامە لە خزمەتتان فەرموون. خۆشەویستانم، جارێکتر لە بەشی دووهەم لە بەرنامەی ڕەمەزان و زانانی بەڕێز و خۆشەویستمان لە خزمەت جنابی مامۆستای خۆشەویستمان دکتۆر مادیح مەلا محەممەد بەرزیەوەیین کە جنابیان ئەندامی ئەنجومەنی زانستین لە وەزارەتی ئەوقاف و هەروە ئەندامی ئەنجومەنی باڵای فەتوان لە هەرێمی کوردستان و بەڕێوەبەری مەدرسەی ئیمامی غەزالی لە بەرزێوە و ئیمام و خەتیبی ئەم مزگەوتە جوانەی مامۆستا مەلا محەممەدی مەلا عومەر بەگی بەرزێوەیین کە جنابیان لێرە ئیمام و خەتیب و مدەڕیسن. مامۆستاگیان پێمان خۆش بوو جارێکتر لە خزمەتتان نابین و بەڕاستی کۆمەڵێ پرسیار و شتی گرنگ مابوو لە خزمەتتانە باسی بکەین. حەزەکەم جەنابتان ئاماژەیە بۆ بکەنە مزگەوتەی خۆتان. ئەم مزگەوتە مێژوویەکی زۆر جوان و مبارەکی هەیە، سنجیرەیەک لە مامۆسای بەڕێز کە مدەڕیس بوون و مامۆسا بوون و یاخود ئیمام و خەتیبی ئەم مزگەوتە بوون و شوێنەوارێکی کۆنە. ئایا ئەم مزگەوتە چۆن دروستان کردەوە، کەی بیناتان کردەوە لە بەرزێوە؟ بەڵێ طبعاً بەرزێوە یان گوندی زێوەی قەدیم وەک حاڵی هەموو گوندەکانی کوردستانی زۆر عاشقی مزگەوتێ بووینە. ملەتی کورد هەروە بووە، لە هەموو گوندەکانی کوردستانی مزگەوت و حوجرە و مەدارس هەبووە و خەڵک ینی محەبەتی هەبووە لەو ماڵانی خۆی. گوندی زێوەش بێ مزگەوت نەبووە، قەدیم مزگەوتیان هەبووە و شوێنەواری مزگەوتی کۆنی کە ساڵی 1916 و 1970 کاتێککە جێشی ڕووس هاتیە سەردەمی عوسمانیەکان هاتیتە ئەو مەنتیقەی و گەشتیتە ڕوانزەی سۆتاندیە. خەڵکی ئەو مەنتیقەی بەرەنگار بووینەوە جیهاد و غەزایان کردێ لەگە جێشی ڕووس و شەهیدیشیاندایە. و ئەو کاتی لەو دۆڵەی سەرەوەی ماویلیان مەدفەعیەی جێشی ڕووسی گوندی زێوەیان قەسف کردیە و یەک لەو تۆپانە بەردیواری مزگەوتێکەتیە. ئەو کاتی قوڕوبەرد بووە، ئەوزا دیوارەکەیان تعمیر کردیتەوە بە قوڕی سیواقیان کردیە لە هێزار کوبری چاڵەکەی یان قۆرتایەتەکەی شوێنی تۆپی ڕووسیانی هەر پێوەمایە. ئەوە کە شاید حاڵەکە یعنی مزگەوت لە کوردستانی و لە گوندی مەش بە تایبەتی تاریخەشی درێژی هەیە. پاشێنجی کە گوندی زێوەی تەرحیل کرا و برێم وێران کرا و لە ساڵی 1970 بە حکمی تێکچوونی شۆڕەشی چۆل بوو
خەڵک ئاواری جنوب و ئیرانی بوو گەڕاوە مزگەوتیان دووبارە ئاوادان کردەوە. دوای ئەو خەڵکە هاتە خوارێ لە گوندی زێوەی چونکە جێگایەکەی سەخت بوو و یەکانیاوی لێ بوو کارەبای لۆ نەچوو بوو لە جادەی دوور بوو ئەو خەڵکە هات نەخوارێ ئێریان ئاوادان کردو کە پێگوتێ بەرزێوە یعنی خوار زێوە ئێستا گوندی زێوەی قەدیم کەسی لێ نەما. ئێستا زێوە فراوان بووە نێزیکەی 400 ماڵ بەرەو زیاتری شەچیتن و ئومێدوەیە کە ببی بە ناحیە سەر بە قەزای ڕواندوزێ. طبعا خەڵکەکە زۆر بووە پێویستی بە مزگەوتی گەورە هەبووە ئەمە مزگەوتێکی بچکۆڵەن هەبوو لە ساڵی برێم 1970 دروستکرا بوو هەشت بە 6 تقریبا حەزمەکەی ئەوەندە بوو لۆ ئەو سەردەمی باش بوو بەڵام دوایە کە گوند فراوان بوو ئەو مزگەوتە ئیدی استیفادەی نەما خەڵک زەی نابووە لە ساڵی 1997 ئەو کاتی ڕابطە ئیسلامی مزگەوتێکی باشیان لۆ کردین دە بە 15 بوو لۆ سەردەمی زۆر چابوو ینی کەمەوە بوو لە گوندان ئەو کیاسە و بەو حەجمەی مزگەوت هەبن استیفادەمان لێ کرد لە خوای بە زیادی بێ هەتا تقریبا ینی چەند ساڵێک بەر لە ئێستا گوند کە زۆر بوو لەوێ جێمان نەما شوێنەکە شوا بووکەوە مەجای تەوسیعی نەبوو ئیدی هەستاین بە بنیاتنانی ئەو مزگەوتە نوێی کە مزگەوتی مەلا محەممەد مەلا عومەر بەگ زێوەیە الحەمدولیلا بە هیمەتی خێرخوازان و ئەهلی دین و پیاوی چاک خەڵک ینی لە هەموو شوێنە ئەوەی کە پێ ئاگادار بووە و حەزی دەستی خێری هەبووە بەشداریان کرد و الحەمدولیلا لە خلالی 5 ساڵی خوا کردی ئەو مزگەوتە تەواو بوو ئێستا ساڵی چارەمینە ئیفتتاح کرایە خەڵکەکی زۆر استیفادەی لێ کات چکۆ لەسەر خەتی سەرەکی حاجی ئۆمەران و ئیرانەیە چەند لۆ خەڵکی گوندی بە ئیستیفادەی ئەوەندەش بۆ خەڵکی ڕێوەبار و مسافر بە ئیستیفادەیە والحەمدولیلا ئەمە لە گوندی خۆمان یەک خوتبەمان هەیە ئەو مزگەوتە جامیعە خوتبەکە لەوێ ئەکرێ نوێژی جێژنەکان و هەموو مناسباتی گەورە لێرەیە الحەمدولیلا بوویتە سەبەبەک لۆ کۆکردنەوەی خزمان و ئەهلی گوند و ڕحمەتێکە الحەمدولیلا خوا جەزای هەموو ئەوانە بدەتەوەکەوە بەشداریان لەو مزگەوتێ کرد. طبعا جنابی مامۆستا مادیح کە فەرمووی لە مزگەوتی بەرزێوە یا ئەم دێ 400 ماڵیە یەک جمعەی تیاکرێ زۆرجی دڵخۆشی بووە من چکە ماسە تا خەڵک کۆبێتەوە لە مزگەوتێکە بەڕاستی هەمتر ئولفەت و محەبەت و تێکەڵی و دوای ئەوەش یعنی یەک ویجهە نەزەر یان لە شوێنەکە دروستە بێ شتێکی زۆر جوانە و بەڕاستی ئەوەش وازەم هەرزانایانیش ماوەسەوە ئەفەرمون کە ئەگەر جێ ببێتەوە لە یەک شوێنە نوێژی جمعە بکرێ. نمونەیەکی جوانی ئەم مزگەوتە مامۆسا کە کردوتانە نمونەی کەسێک کە خێرۆمەند چکە مزگەوتەوە خێرۆمەند خەڵکی خێرۆمەند خۆی گەورە پاداشتیان باتەوە کە مزگەوتەکان دروست کردووە. یەکێک لەو نمونانەی کە جێی سەرنجی جنابی دکتۆر مادیح بۆ چی بوو کە لە مزگەوتە دروستکراوە؟ والله هیزە خەڵک سبحان الله یعنی شتی سەیرمان دیت خەڵک هەبوو خۆی هەژار و فەقیر بوو یعنی ئەمزانی کە مەسەرەن وەزعی باش نییە بەڵام لە دەوی ماڵ و منداڵی خۆی بەشێکی گرتبووە دەهینا لە مزگەوتی و خەڵک هەبووە هاتیە دەرێ من پارەم نییە کە بیدەمە مزگەوتی بەس پێم خۆشە وەک جوهد ئیشی تێدا بکەم هاتی ئیشی کردیە فی سەبیلی الله کە پارەی نەبووە یعنی بەشداری لە مزگەوتی بکە هەتا ڕۆژی ئافرەتەکی بەتەمەەن هات گوتی وەڵاهی من هەندێک کەمەک زێڕم هەبوو حەقەمارەی خۆم بوو و ئاترسێن پاشی مردنێ ینی لۆم نەکرێتە خێر پێم خۆشە لە حاڵی حیاتی خۆم بیکەمە خێر چوو بوو فرۆشت بووی ینی ئاڵتوونی مارەی خۆی هێنا بۆ مزگەوت زەبەت فرۆشت بووی کردبووە پارە هینابووی بەس گوتی مامۆستا داواکاریەکەم هەیە ئەو پارەی من بێخنە ناو قوبەی مزگەوتی گومبەزەکەی بۆچی ماوەسا لە گوتم لێم پرسی گوتم دایە باشات و لەو هەموو شوێنەی مزگەوتی لۆ ئیلا مەڕاکتەوێن دەریە گوتی وەڵا حەزم لێ ئەو خەڵکە کاتی کە مزگەوتەوە بوو لە ناو مزگەوتی نوێژ و عیبادەتەکەن و دوعاکەن ئەو دوعا و عیبادەتە بەناو گومبەزیدا بڕوە بەرەو ئاسمان بچی بەناو خێرەکەی من تێپەڕی ئەو ها فکری لێ کردبووە یعنی بە سەلیقەی خۆی و بە فطرەتی سینە پاچی خۆی گوتم شرد بی انشاءالله ینی وعدەم دایەکە فعلا خێرەکەی وشین هێ خستە قوبەی مزگەوت و گومبەزی مزگەوتەکەی ئەوجا الحەمدولیلا خەڵکی کورد دڵسۆزە لەو ماڵانی خۆی خەڵکی کورد بە هیممەتە ڕاستەمە پێوە تاخیر بوون 5 ساڵی پێچوون بەرام الحەمدولیلا کارەکە بەبێ ئەوەی کەوا الحەمدولیلا محتاجی هیچ بین بە خەڵکی خێرخواز و بە خەڵکی ئەهلی دین و لە هەموو ئاستەچی لە ئاستی بەرز و لە ئاستی نەزم الحەمدولیلا دەستی خێریان هەبوو مزگەوتەکە تەواو الحەمدولیلا. جنابی دکتۆر مادیح کە جنابتان ئەندامی ئەنجومەنی باڵان باڵای فتوان لە هەرێمی کوردستانە و زۆرێک لەو فتوانی کە سەر کوردستانە دەرەچێت ماوەسا لە مەرجعەکەی لای جنابتانە خۆی گەورە پاداشتان باتەوە حەزەکەم بەعزێ پرسیارمان هەیە لەسەر ڕەمەزان و ئەوانە کە
القديمة ياخذ لهندي مزقوتها هرماوي يسبون منا صلاي بارشي وما وصار بلقي صلاي بارشي وهروها بانكي بيش نجي يعني كدو بانك وتراوى أما السنة مرة دەست خۆش بی مامۆستا فاتح بۆ پرسیارەی بەس پێش ئەوەی کە ڕاستەخۆ وڵامی پرسیارێ بدەمەوە هەر تەوزیحەشی بدەم یعنی چەند شتەکەش وازەحە بەڵام وەکوە بیرهێنانەوە ملەتی کورد لەگەر ئەوەی کە دینی ئیسلامی بە سینە پاچی و بە دڵپاچی و بە ویستی خۆی قبول کرد مەذهبی ئیمامی شافعیشی هەڵبژاردیە کە زیاتر لە 1000 ساڵە مەذهبی ئیمامی شافعی پەیڕە و ئەکرێت لە هەر چار پارچەی کوردستانی هەم لە فتوا هەم لە عیبادات و خەڵکەکەش ئاشنایی پێوە کردیە و خەڵکی خوێندەوار و نەخوێندەوار لێی حاڵی بووە حەسەب لە دەوریشی کۆ لە دەوریشی کۆبووینەوە هیچ کێشەمان نەبووە بەڵام ئێستا شتێک ئەدیترێ کە لادانە لە مەذهبی ئیمامی شافعی لە مەسئلەی فتوا کە زۆرێک لە بەلبەلە و فەوزا دروستەکان لە نامزگەوتان بەتایبەتی ئەوانەی بە ساڵات چوو دەرێن کاکەمە چەند ساڵە عیبادەتمان بەو شێوەی کردیە ئێستا لۆ هاگۆڕا ئەو نازانی اختلافی فتاوا هەیە اختلافی مەذاهب هەیە ئەو ڕەئیە لە مەذهبی حەنەفی هەیە ئەوە لە لای حەنبەلیەکان هەیە ئەوە لە لای مالیکیەکان هەیە ئەو تێگەیشتنی نییە خەڵکی نەخوێندەوار و بە ساڵات چوو ئیدی هەتا لۆی ڕۆنەکەیەوە لەوانەیە لی تێک بچی لەوانەیە گومانە چی لە پەیدا ببرێدەی مامۆستانی قەدیم دیارە ئەو دینیان بەڕاستی بەمە نەگوتیە ئەو زاد داوامان ئەوەیە کە یعنی دین و عیبادەت لەسەر ڕەوڕەوەی مەذهبی ئیمام شافعی وەک خۆی بیدەستکاری نەکرێت لەوەی کە خەڵک تووشی دڵەڕاوچێ نەبی وما کە دەڵێن مەذهبی ئیمام شافعی هەرمە بەسمان قورئان و سنەتە خۆ ئیمامی شافعی ئەو مەذهبەی لە خۆیەوە دانەنایە هەمووی سەرچاوەکەی قورئان و سنەتە قورئان و سنەتی لۆمەڕۆن کردیتەوە بەڵام ئیستلاحاً ئەگوترێتن ئەوە ئیمامی شافعی ئەگەنا هەر جێبەجێکردنی ناوەڕۆشی قورئان و سنەتەیە هەر وەک چۆنێمە لە قراءەتی قورئانی دەڕێن ئەوە قراءەی حەفسی عن عاصم حقیقەتی شەر قراءەتی سەحابە و پێغەمبەری صلی الله علیه و سلم بەڵام بەناوی مەشهور بچووکە ئەو خزمەتی کردیە مەذهبی شافعی شەروایە ئەو بابەتەی سەلای پاشیوان بێموسەرێ طبعا لسردمي پیغمبری صلی الله تعالی علیه و سلم دو بانگ ادران بانجی یکم حضرت بلال حبشی ایدا پیش اوی که بانجی حقیقی فجر صادق بیتن بانجی راستقینا ككاتي نويج بياني بني ساعات شي ينسل دقيقة حسب او تقديره يعني خلق اوي مثلا ما عندي دخو معايا يعني او كاتي جرسوا منبهات او شتانه نبوه هم اعتمادي عند سر بانك بيجو لسردنجي بانك دريبوا او زاو بانك ادا له حتى خلقي دوريش برو مزقود بي وفرياي جماعه بكوي او زدوايه كبانجي حقيقي دادات ككاتي فجر صادق وبانجي راستقيني بياني عبد الله كوري امي ابي مكتوم كشوير بوت له تساوكاني او بيانا قوت يعني اصبحت يعني هو بياني داهات نيجي سبيني بو بانك بدا او بانجدا او ذا سنه اكرا ودوايك جماعه اكرا زانا يعني خومان او بابته يعني وسيار تطبيق بكان قلت انا خلشي من اخوين دواره لحالي نابتا لواني ما بانجي كم بدين وتبقى او بانجي حقيقيه نيجي سبيني بكانوا بنونوه حتى ابي تبانجي راستقينا او هنجينك بانجي يوم بدري اغانين نيجي كان فوتايه كل بيشكات خوي كراي قلت انا واتساك اما يعني بي كاين كبار يعني صلاه اما بيرين كبار لندزن في الصلاه سن صلوات كان روحي پیغمبري لي ادا صلى الله تعالى عليه وسلم بنزمه زور خوش خلق هشيار بو خوي حاضر كرد اماده كرد سنوجي خوي قرد بره مزقوتي داهتو او ذا سنتي خوي كرد تحيه المسجد ودواي بانك ادراو نوجو عباده تكره طبعا اول رمضان شروابو لرمضانش عين او كبار لو باشوي اكرا ودواي امساك اكرا او امساك بتسارق 20 دقيقه بيشي بانجي حتى خلق يعني استعداد بكالوي كوا دس هالقري لاخوار نخوارنوي نكو دواي كلا اثناء خوار نخوارنوي بانجي حقيقي بدري او خوارني بخوار روجكي بطالبي يعني ما او بسياره بقى على راب كم يعني اگر باني فرمو توتيكي لدم تابو نابي بخوي بەڵێ نابی دەبی علەمای هەر چار مەذهبان دەفەرمونون ئەگەر کەسێک خواردنی لە دەوی بوو بانجی سبەینێ درا بانجی حەقیقی دووەم دەبی ئەو شتی لە دەوی خۆ بینی خۆی نەداتەوە گەنا ڕۆژەکەی ئەشتێتن و بەداخەوە ئێستانێکە هەروەک عەرزم کردی بەلادان لە مەذهب و بە هەندێک فتوای سەردەمی سەرشێوانێک دروست بووە لە ناو خەڵکی و زۆر جاریش خەڵک لەمە ئاپرسی دەڕێن بەدیلۆ هەندێکشان دەڕێن باشە گەت و جامی ئاوت بەدەستوە بوو و بانجیشیدا ئەو جام ئاوەی دامنێ هەتاوەکو تێری لێ خۆی و حازەتی خۆتی لێ خلاصەکەی حەدیثەکە وهایە إذا أذن المؤذن وفي يد أحدكم إناء فلا يدعه حتى يقضي حاجته منه حديثك بو نوعيه أو ذا علماء فرمون كاكا ورونكردنەوەی هەیە زەمن داوام لە يعني خوێنەران و گەنجان عامەتەن ئەوەیە چۆن کاتی کە قورئانی ئەخوێنی تەفسیریشی لەگەڵ ئەخوێنی تۆلۆی لێ حاڵی بی رجاء كحديث بيغمبريش أخوينا صلى الله عليه وسلم شرح حديثك عن أخوينا چونك يعني تيجيشتني قرآن وحديثي ببيش شرح زحمته
خلق لو آستيني أو عند خبرة وشارة زي جيش بترتبة اجتهاد ومتبحر بلا علم والزمان عربي هتا بتواني بخوي أحكام كان دربيني شراحي حديثي دفر مكاك أو أولا أصلا أو حديث باس رمضاني هتدانية دري إذا أذن المؤذن نافرمي من رمضان يعني نافرمي من يعني ما وصل شلون آية أسباب نزوله هي أسباب يجبو أسباب ورودي شيء لحديث هي حديث دري أصلا باس رمضان دنا حديث كيدانية دري أذن المؤذن ناري تشهن مؤذن اسمينين وراني هواري برماك إشاء ناري رمضان غير رمضان هيك قيد اشتدانية حتى عندك ضرين ما بس أبيها تو أقول لهر كاتة شبيلة غير رمضان يجبوي خليش خوارنا وي بانقدرا ئاوەکەی پەلەپەل يعني زەقت لە خۆت مەکەبرێ وەڵا با من ئاوەکەی بڕێژمەوە خواردنەکەی دەربین و زوو جوابی بانجی بدەمەوە ئەگەنا هێور بۆ بە هادیئی بۆ لەسەر خۆ بۆ خواردنەکەی خۆت تەواوکە و خواردنەوەکەی خۆت تەواوکە و ئەو جوابی بانجی بدەوە بەرەو نوێژ يعني هەندێکرێن ئەوە ئەسڵەن هەن علاقەی بە ڕەمەزانیەوە نییە چونکو کەلیمەی ڕەمەزانی دەنا حەدیثەکەی دانیە باسی هەندێ نییە عامە لە هەموو نوێژەکی هەندێکی دەفەرمون يعني على فرض ئەگەر بێت و لەگەڵ ڕەمەزانێکی بیتن دەڕێن مەبەستی لێرە ئەوەیە ئەوەی کە تازە باسمان کرد مەبەستیان لە بانجی یەکەم و دووەمە لەبەر چونکە ئەوەی کە ئەو حەدیثەی ڕۆنەکات و حەدیثێکی دیکەیە پێغەمبەر صلی الله تعالى عليه وسلم فەرمی إن بلالا يؤذن بليل إن بلالا يؤذن بليل کاکە بلال کە بانجی یەکەمەدا ئەوە هێشتانێک کە هەر شەوە يعني لە جێی کەبارەکە و ئیمساکەکەی مەیە بالضبط کە تقریبا چارێکێک 20 دقەی لەگە بانجی فەرقە أو زا دري فلا يمنعنكم أذان بلال فكلوا واشربوا أو باقي بلال كل شوي أدري مانعي هنديني أتوان باشين جيني كشخوار نخوارنا يقول برام حتى يؤذن ابن أم مكتوم حتى عبد الله كمان جي هنجينك أو حتى لو انت غايتي قفلة لوي إدي وازبنا أو زا أو حديث محمولة لسر أويك أجر بانجي كم دراك هشتانك باشي وشوا قيدناك أخوان نخوارنا ويخوب خون أجر لديش دبو مجرو بس بانجي دوم نا بانجي دوم ككتنا وقتي أجر اشتشي بخور روجكت بطالبتوها وأوا ديسا يعني أجر بو معناي بيتن كمعناي شي هلاي اللي درايته وكبر إلى بانجي دومش حرب خو أو معارضة لجر قطعي آيات قرآنه كقرآن فرمي وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر أو حتى يا عربين زمان عربي انتهاء الغاية كوتهي ما بستكيه أو حتى كهات يعني اللي يندري خلاص سيطرية كبانجي بياني درا يدي خلاص خوارنو نامني نابيته هر آويج بخوي وبري والله تابعك خلاص بيتن أو آية لقر أو حديثي يقدرون كنوه أو زاد بي أو كسيك بالرياضة دا فتوى دا تماشي همو حيثيات وشروحها كان بكا نكتني حديثة شي بتني لزي شي ور بقري أو يزق بكاتو واشتكاني ديكش فراموج بكا وخلق ليتك بس ما وصل لهندي مزقوتا استرش بستو سير كعت تراويح كريه لازم من بوكو بيستو أرن لمدينة شهر كراوة سوسي آية إسا أكريانا نازانم بلام آية سنتي بيغمر صلى الله عليه وسلم بستو سير كعت كريت أولا هم عالمي إسلامي هروابوا بستوسر كعت كرايا وبالريالي هر سوار مذهب كانش هر سوار مذهب كان هيك يعني لبستوسي كم تنية بركو لكن مالش كان سي وششة طبعا استدلالي شان هي كدرين حضرتي عمر رضي الله تعالى عنه كاتك تراويح كرنا جماعات وأبي كري كعبي رضي الله عنه كرد إمام صحابة هم في رازبون بو إجماعي عمومي اتفاقي بينهم أمتي كبيغمبر فرمي لا تجتمع أمتي على ضلالة وكاتك حضرة عمر فرميتي نعمة البدعة هذه مبسلة وين وكعدد ركعتك كان بدعة بي هيئتك بدعته بدعي حسنة هيئتك كجماعة وإمام دابندري تكو بيشي خلق هالكسيبة تنيكر وبيغمبر صلى الله تعالى عليه وسلم يعني أمري بيكدين كما اتباع سنة خلفاء راشدين يجبكين وحزت عمر إيش لخلفاء دوم خليفة راشدين أما زي بذكرني أمري بيغمبر يساوسم كاتك اقتداء بحزت عمر كين وأو حديثي يعني بو سبب هندي أو بابتي تراويح كم بكريتها بكريت يا زركعت بحالتي جيشتن بولا حديثة شيء كحديث أحد حزت عائشة داكما رضي الله عنها أفرمي پیغمبر صلى الله تعالى عليه وسلم لشونويجي يا زركعتي زياتر ناكرت وزا إمامي ابن حجر العسقلاني لفتح الباري شرح بخاري وإمامي نووي لشرح صحيح مسلم فرمون كاك أو حديث مبستي أوية لشونويجي مطلق بوه يعني پیغمبر صلى الله عليه وسلم شونويج كبردوامي كردية لا يزر كعتا زياتر نكردية بلام نيجا كان ديكي تطوعي زاري وبزيادي كردية بلام لسي بردوام نبوه يعني تراويحي زياتر كردينا بلام ببردوامينا
بەڵام ئەوە 11 ڕکعەتێک کە لە حەدیثەکە هاتیە ئەوە تۆڵی عمری خۆی لە ئەوەلی هەتا ئەخیر تا وەفاتی کرد لەسەری بەردەوام بووە لەگەوی بووە نەک لەگە تەراویح بووە وعملی سەحابە و عملی ئومەتێش کردەوەی ئومەتێک کە پێ پابەند بووینەوە بڕیاری هەر چار مەزەبانیش گەورەترین بەڵگەی لەسەر هەندێ کەوا 23 ڕکعەتە 20 تەراویح 3 ڕکعەتیش وترن و ئەهلی مەدینەیان کردە 36 لە بەرچیانە کردە 36 یانگو ئەهلی مەکەی لە بینی 4 ڕکعەتان هەرستر ئیسراحەتێکەکەن تەوافەکی دەورەی کعبەیەکەن ئەوەش ئەجر و پاداشتیان وەدەستێ ئەمەش کعبەمان نییە لێرە تەوافێک دەورەکەین لە زیاتی هەندێ ئەمە 2 ڕکعەتی دیکە زیاد دەکەین لەبەر هەندێ ئیوان بەرز بوویتەوە چوویتە 36 عملی ئەهلی مەدینە و ئیمامی مالک کردیتی ئەوجا موضوعەکە واسعە بەڵام ئەتوو بە کەسێکی برێ وەڵاگەت و لە 11 ڕکعەتت زیاتر کرد مبتەدیعی یانە ئەوە سنت نییە ئەوە وەڵا پێچەوانەی سنتەیە و یعنی کوبرێ سارکردنەوەی خەڵکیە لەو عیبادەتەی کە لە کوردستانی شەر 23 ڕکعەت بووە و ئەمەش تا زمانێکی زوو دوایە بەتەنێ ماینەوە يعني ولی هاتی خلق همو بسیر تماشام که اما بوینه غریب لنا خلقی که الحقیقت جدا او اصلا که او زاد دواما وایه که يعني مزگوتکانی کردستانی بقرن وسر اصلا که و بقرن وسر سنتی رواي امته واقتداء بحضرت عمر وسائر الصحابه بقرن توسر بسوسر كعتك ان شاء الله هرشن كات ما زور كم ما وصا بلام اگر بكرتيش لسر فتره جاري وهي اختلاف يقدروا سبه لماني رمضان ك بخواردن بەشێکی زۆر بە خواردن سەرفیترەکاندا وڵێ بە پارە دروست نییە چۆنە ئەوە شەر لە بابەتە خلافیەکانە و دینی ئیسلام وسعەت و فەڕەحنایی تێدا هەیە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم لە سەردەمی خۆی ئەوەی کە هەبووە لە دەست خەڵکی ئەمری کردێ فەرموویەتی کە سەرفترێ ڕەمەزانێ بدەن بە گەنم و جۆ و کەشک و ئەوەی قەسب و ئەوەی کە خواردەمەنیە لەناو ماڵی خەڵکیە چکو خەڵک هەمووی پارە و پولی نەبووە و فەقیریش کە پارە و پولی دایتێ محتاجی ئەرزاقی بۆ چوو بە ئەرزاقی دایتەوە بە خواردنی دایتەوە خواردن لەوەی ئاسانتر و مuyەسەرتر بووە بەڵام معنای ئەوە نییە کەوا ئەتوو ئەگەر هات و پارەت دا فەقیری و بە نەکەوی چکەوە دەری ئەنفع للفقراء چی هەبە بە نەفعترە لەو هەژاری چی هەبە سووترە ها ئێستا چۆن لە زەکاتی ئەمە پارەی لە جیاتی کاڵای بازرگانی ئەدەین یعنی ئێستا کەسێک مەسەلەن سەیدەلانیە دەرمانیانە ئێ باشە کە ساڵی بەسەدا سۆڕا بچی هەبوو دەرمانە بدەتە خەڵکی و ناکرێت قیمەتی دەرمانەکە هێداتە خەڵکی مادام لە زەکاتی دروستە سەرفترە شەر زەکاتە برام ینی پەیوەست و پەیوەندە بە ڕەمەزانێ لەوێش ئەوەی کە بە سوودە لەو هەژاری ئێ تو ئێستا ئەچی ئەرزاقی دەیە فەقیری هەندێک برینجی لۆ ئەبەی لە ماڵی برینجی هەیە دەچی برینجەکەی بەزەرە دەفرۆشیتەوە منفعت لۆ فەقیری قازانز و فەقیری ئەوێک پارەکەی بدەیە ئەوە سۆل ئیلتیزاماتی دیکەی هەیە کە پێویستی بە پارەیە جێبەجێ کاتن وەرەوەی قازانسرە لەبەر هەندێ ئیمامی حەنەفی بڕیاریدایە و بە مەزهەبی ئیمامی حەنەفی بکرێتن هیچ کێشەی تێدا نیە ئەگەر وەکو گوتەیەکی کۆتایی مامۆستا زۆر کورد ئامۆژگاریتان چییە بۆ قوتابی زانستە شەرعیەکان یا فەقەی حوجرە و مزگەوتەکان والله طبعا ئەمە ئەو عیلمەی کە لە کوردستانی هەبووە هەمووی لە ساهای بەرەکەتی حوجرەی بووە بەداخەوە هەندێک لە فێرخوازان يعني ڕویان لە منهەجێکی نوێ کرد پشتیان دە منهەجی قەدیم کرد کە ویان زانی ئەو منهەجە نوێیە سەردەمیە لەوانەیە زیاتر بەهرەمەندیان بکە من ئامۆژگاریم لۆ برا فەقیەکان ئەوەیە پابند بن بە منهەجی قەدیمی حوجرەکانی کوردستانی چکوانە زۆر بەرەکەتدارن زۆر خەڵکی گەورەیان پێگەیاندی ئەمە زانا و عولەماکانمان شاعیرەکانمان هەمووی بەو منهەجە جوانەی پەروەردەبووینەوە گەیشتینە و ئاستەی و حفظی متونەکانی بکەن مەتنەکان لەبەرکەن چونکە ئێستانێکە لە زۆر حوجران تەنیا خوێندنەوە و گۆتنەوەیە ینی بەبێ لەبەرکردن ئەو عیلمەش بە لەبەرکردنێ ڕسوخی هەیە یعنی جێگیربوونی هەیە و لەبیر نەچوونەوەی هەیە و ئەگەر کاتمابی شتێکی بەسیط لۆ ئەجێڕمەوە لەسەر ئەو لەبەرکردنەی کە یەک لە ینی عولەمای مەنتیقەی مەکە هەم کوڕە خاڵم بووە دەیگۆ کاتی خۆی کتابێکی نەحوم هەبوو دەستنووسی با و باپیرانمان بۆ لەناو کتێبخانەی مەنزومە بۆ لە نەحوی دەیگۆ زۆر عەزیز بوو لەلام لە ڕوانزێ فەقێ بووە گوتی یەکێک لە کتێب فرۆشەکان کە مەکتەبەی هەبوو هات لە دەستی منی دیت گوتی گۆ فەقێ ئەو کتابم پێی بەفرۆشی بە دینارێکی و لە ساڵی 60ەکان دینارێک زۆر بەبەها بوو گوتی دڵم نەها کتابەکەی بەفرۆشم گوتی دوایە خەبەرم لۆ هات گوتیوان گۆ یەک منداڵی هەبوو تازە خێزاندار منداڵی یەکەمیان گوتی کاکە تۆ لۆ نایەوە ماڵێ منداڵەکەت نەخۆشە شیری نەمایە بڕۆبی بە خەستەخانەی ئەرزاقی لۆ بە ئەگەنا منداڵەکەت ئەفەوتێ گوتی مشی سپارەم پێ نەبوو لەلایەکی دڵم بۆ دوو پارچە لەلای منداڵەکەم بوو لایەکی دڵم بە کتابەوە بوو دڵم نەدەهات بفرۆشم چکەوە میراتی باو باپیران شتێکی نادرە دووبارە نابیتەوە گوتی دوایە چم کردەیە هەستام شێوەیە نەنووسم هەتا سبەینێ ئەو مەنزومەم هەر بە خوێندنەوە خوێند و لەبەرم کرد هەتا بەیانی کتابەکەم هەموو لەبەر کرد گوتیم گۆڵا زات تازە کتابەکە هاتە ناو دڵم
ئیشم بۆ وەرەقانە نەماگوتی چوون بە دینارێکم فرۆش چوون شیر و عیلاج و شتێکی کوڕەکەشم پێ کرد و زادێگو ئەگەر هەمووشتی لەبیر بکەم ئەو کتابی قەت لەبیر ناکەم چکە ئەوەندە خەمم پێوە خواردیە ئەو مەنزومە قەت لە دڵم ڕەش نابیتەوە مامۆستای قەدیم وها خزمەتی ئەو دینیان کردی مامۆستا گیانێمە زۆر جنابمان هیلا کرد کە لە خزمەت سەحاتیشی زۆر تەواو نەبوو بەڵام عەزیزمە زۆر سپاسی مامۆستای خۆشەویستمان جەنابی مادح مەلا محەممەد بەرزەوەی یەکەین کە لە دوو ئەڵلقەی زۆر تایبەتە لە خزمەتیا بووین خۆی گەورە پاداشتی بەخێرتان باتەوە انشاءالله بەردەوامی و بەرەکەتی زیاتر بەخشێت بە جنابتان و بە ماڵ و مناڵ و بە مزگەوت و بە ئالی مزگەوتان انشاءالله قوربانگیان زۆر بەخێر بێت زانگۆش بداتەوە فەقیدی دنیاتان بکەوە